گفتگۆکەین لەگەڵ بەڕێز کاگە کرم ساڵح کاندیدی ژمارە 29 لیستی 222 لە بازنەی سلێمانی. کاگە کرم سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. بەڕێزێت سەرۆکی شارەوانی کەلاری لە سەردەمی تۆیە کەلار ئاوەدانیەکی زیاتر خزمەتگوزاریەکی زیاتری هەیە. زمانی گەرمیانیانە کەلار خۆێر شار بوو، بەس کەلار بیە شار لە سەردەمی تۆیە. بۆ ئەتەوێ بڕۆیتە بەغدا؟ سڵاو ئەم کاتەی ئێوە و بینەرایی کورسات نیوز باش، سڵاو لە هەموو بینەران، سڵاو لە ئێوەی بەڕێز و خۆشەویست. دیارە لە ڕابردووە ئێمە لە دەستگایەکی خزمەتگوزاری وەکو شارەوانیە کارمان کردووە، بۆ مەعاناتی زۆرمان بینیەوە، بەدەست بێبوجەی، بەدەست نەبوونی سویلەی نەقدی لە بانکەکانە، و وای کرد ئێمە بە هەموو جارێک لە ڕاوکیە بوون کاتێک کە پرۆژەیە کە ئیشێکمانە کرد ئاخۆ مانگی داهاتوو نەوەستی ئاخۆ پارەمان دەست ئەکەوێ. لەم ڕوانگە و ئەم بەینەتی و عەزیەتەی کە لە ڕابردووە بینیومانە، ئەمانەوێ لەم ڕێگەیەوەکە ئەچینە پەرلەمانی عێراق ئەگەر قسمەت هەبێ. لەوێ ئێمە ئەزانین بۆ لەمە دووە هەموو ئاراستەکان بەرەو بەغدایە، موچە و بوجە بەرەو بەغدایە. ئێمە بۆ شارەکانمان ئاوەدان بێ، بۆی بتوانین خزمەتگوزاری زیاتر بکەین. پێویستە لە ڕێگەی پەرلەمانی عێراق و لەوێ بەپێی دەستوری عێراق شایستەداراییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەربگرین و ببین بە هێزی خەڵکانی خۆمان لەوێ، بۆی بتوانین لەم ڕێگەیەوە دیفاعکەرێکی باش بین لە شایستەداراییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، و بۆی بتوانین لەو دڵەڕاوکێ و لەو کارە ساتانەی کە لە نەبوونی خزمەتگوزاری و کەمی موچەی فەرمانبەران و لەوە قوتارمان بێ یاتیی پەڕێنین، بۆی بتوانین شارەکانمان ئاوەدان بکرێتەوە، بۆی بتوانین خزمەتگوزاری زیاتر بکەین. ئێمە لەوێ لە ڕێگەی دەستوری عێراق و لە پەرلەمانی عێراق بتوانین لە ڕێگەی بەغدا خزمەتی شار و شارۆچکەکانی خۆمان بکەین لە کوردستانە. باشە کاگە کرمەوەی کە پرسیارم کردو لە گەرمیانیەکان، ئەو خزمەتەیەوە کردوتانە لە کەلار، وەکو دەڵێ هەندێکیان ینی وای کردووە بۆ تۆ، مەسەلەن دەڵێن ئەگەر بەم ڕۆحەتەوە بچێتە بەغدا خزمەتی زۆرترمان دەکاوەی کە لێرە کردوێتی. هەندێکشان دەڵێن دڵمان نایە بڕوا و کەلار جێبیێڵێ، چونکە خزمەتێکی باشی کردوین. تۆ خۆت چی دەڵێ لەسەرە و خزمەتگوزاریانی کە لە ماوەی سەرۆکایەتەکەی تۆدا کە لە شارەوانی ئەوێ بوون؟ کەلار گۆڕانکارێکی باشی پێوە دیارە، ئێمە کە بۆ سەردان دێناوێ یان دەگەڕین ینی هەست پێ دەکەین ئەو جم و جۆڵە ئاوەدانی کە لەوێ هەیە. من قەرزاری خەڵکەکەی خۆمم و سپاسیان ئەەکەم، و بەڕاستی قەت ئەو پاڵپشتی و پشگیری خەڵکی خۆمان لەبیر ناکەم. من دیارە لە زروف و لە کاتێکی زۆر خراپە بووم بە سەرۆکی شارەوانی لە ساڵی 2016 کە دوای شەڕی داعش بوو. ئەو کاتە قەیرانێکی دارایی زۆر سەخت بوو، تەنانەت فەرمانبەرانی دام و دەستگاکان هەفتەی تەنها 2 ڕۆژ دەوامیان ئەکرد و فەرمانبەر ئەموچەیەکی وەرئەگرت، و زیاتر لە 5 ساڵ بوو کە هیچ خزمەتگوزاریەک لە شارەکە بوونی نەبوو. هەموو پرۆژەکانی خزمەتگوزاری لە پەکیان کەوتە بوو، و ئەوەیشی کە کرا بوو لێک هەڵوەشا بووە. نەمازانی کە چۆن دەست پێ بکەن و چۆن دەست بۆ ئاوەدانی و خزمەتگوزاری ناوچەکە بن بە پاڵپشتی خەڵک و بە پاڵپشتی برای بەڕێز و گەورەمان کاک قوات تاڵەبانی کە هاوکار و دەستکراوەیەکی زۆر زۆر باشی بۆ ئێمە کرد. ئێمە دەستمان بە خزمەتکردن کرد لە شاری کەلارە بە جۆرێک کە ئێستا ساڵی 2025 ئێمە هەموو شەقامەکانی ئەو شارەمان سپاس بۆخوا ئەوەی کە شەقامی دووسایدی و گرنگ بۆ دووسایدمان کردووە، و ئەو شەقامانەی کە لە ڕابردووە تێکچوو بوون یا بوو بە ئاستەنگ و بارگرانی بۆ شۆفێرانەوە بە خەڵک، هەموو شەقامانەمان نۆژەن کردەوە. ئێمە دیارە پشتمان بەچی بەس لێرە هاتین داهاتی شارەکە خۆی، خاکی شارەکە خۆیمان بەکارهێنا جارێکی تر بۆ خزمەتگوزاری بۆ خزمەتکردنی شارەکەی خۆمان. ئێمە کۆمەڵک شوێنمان هەبوو لە شاری کەلارە بۆ خزمەتی خۆی، چ شوێنی بەنزیخانە بوو یا شوێنی بازرگانی بوو یا شوێنی کارگەکانی پیشەسازی بوو. ئێمە توانیمان ئەمانە هەم جارێکی تر بەگەڕ بخەینەوە لە ڕێگەی بەکرێدانەوە یا لە ڕێگەی پرۆژەکانی وەبەرهێنانەوە. دەستمان بە ئاوادانیە کرد لە کەلارە بە شێوەیە کە گەیشتینە ئەو ئاستەی کە بە تەمەنی هەموو کەلار تا ساڵی 2016 چەند خزمەتگوزاری کراوە لە ماوەی ئەم 9 ساڵە ئەوەندەی تر خزمەتگوزاری لە شاری کەلارە بکرێت بە جۆرێک کە ئاوادانێکی جوانی پێوە دیارە. ئێمە لە ساڵی 2016 ڕێژەی سۆزایی لەم شارە کە ئێمە ئەزانین پلەی گەرما لە
شاری کەلار و گەرمیان پەیوەندیەکەمان بسڕا لەگەڵ کاگەکرام نازانم ئەوکارانم پەیوەندیەکەمان دەگەڕێتەوە یاخود نا بەڵام بەڕێز کاگەکرام ساڵح دانیدێکی بەهێزە بەرەوەی سەرۆک شارەوانی ئێستا حالیان هێشتا ئەنی سەرۆک شارەوانیە لە کەلار لە سەردەمیەمدا گۆڕانکاریی بەرچاو لە کەلارە ڕوویداوە گۆڕانکاریەک لە ڕووی ئاوەدانیەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە ینی ڕێک ئەو دەستەواژەیە بۆ ئەوان زۆر گونجاوە کە دەڵێ کەلار بێ شار بەڕاستی کەلار ئێستا لە شارێکی جوانی شارستانیە چێ شەخامی جوان پارکی جوان بینا و باڵەخانەی جوان ینی خزمەتگوزاری باش ئەوەی کە دەبیستینەوە لە کەلاریەکان ئەڵبەتە وە خۆشمان دەچین سەردانیوێ دەکەین ینی ناوبەناو سەردانێکی کەلار بکە شتێک دەگۆڕێ ئاوەدانیەکی زیاتر خزمەتگوزارێکی زیاتر بێگومان شارەوانی ڕۆڵی گرنگ و ڕاستەوخۆی هەیە لە جێبەجێکردنی ئەم پرۆژانەدا بێگومان بەداخەوە کێشە هەبوو لە گەیاندنی وێنەکەدا وێنەکەمان مسرا بەڵام پەیامەکەی کاگەکرم گەیشت هاوکارانم بەداخەوە ناتوانین کاگەکرم وەربگرینەوە ئەوە من لێرەوە لە بری ئەو دەڵێم کاگەکرم ساڵح کاندیدی ژمارە 29ە لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی بەڵام کە دەڵێن سلێمانی لە کەلار و کفریەوە هەتا ئاگاتە تەوێڵە و بیارە هەتا ئاگاتە ڕانیە و قەڵاتزێ و پشدەر و دوێن و هەموو ناوچانە دەتوانن دەنگی پێ بدەن بە ژمارە 29 خۆشەویستان یارمەتیاوکارانم بەنامی پرسە ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەینەوە کاتێکی خۆشخواتان لەگەڵ